سەرەڕای ناسەقامگیری، شەڕ و کێشە و گۆڕانی ئەولەویەتەکانی وڵاتانی جیهان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەمریکا بەردەوامە لە نیشاندانی پشتیوانی خۆی بۆ کورد و هەرێمی کوردستان. ئەمەش لەسەر بنەمای ئەوەی کورد باشترین و نزیکترین دۆست و پشتیوانی ئەمریکایە لە ناوچەکە. ئەمریکا ماوەی چەندین ساڵە بەردەوام پشتیوانی خۆی بۆ هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە و ئەمەش بەڕوونی لە دوای شەڕی داعش دەرکەوت. لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو لەگەڵ دروستبوونی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی، پەیوەندیەکانی ئەمریکا و کوردستان چوونەتە قۆناغێکی نوێ و بەرژەوەندیەکان زیاتر بوونە. تەنانەت گەیشتۆتە ئاستیەوەی ئەمریکا لە بەرزترین پێگەی دەسەڵاتی خۆیەوە لەسەر بەرژەوەندیەکانی کورد و سەروەری هەرێمی کوردستان بێتە دەنگ. یەکێک لە ڕوونترین نیشانەکانی پابەندبوونی ئەمریکا بەرامبەر بە کورد بەردەوامی پشگیریەتی لە ڕووی سیاسی و ئابووری و بە تایبەت لەگەڵ چڕبوونەوەی ناکۆکیەکانی بودجە لەگەڵ بەغدا و دواکەوتنی موچە. کۆسڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر بەیاننامەی توندی بڵاو کردوتەوە و لە واشنتنەوە پەیام و هۆشداری بۆ بەرپرسانی عێراق نێردراوە. دوای ئەم سەردانەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی و بینینی چەندین وەزیر و بەرپرسی باڵای ئەمریکا لە ڕاگەیەندرا و وتارەکانی ئیدارەی دۆناڵد ترامپ بەڕوونی دیارە کە بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان هاوتەری بن و هەر کووردە کە باشترین دۆستی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست.